This election will decide whether we save the American dream. لە ئێستاکەدا کۆنگرەکان کۆتایی هات سەرۆک دۆناڵد ترامپی کۆماری جۆ بایدنی ڕکابەری پارتی دیموکرات و جێگری سەرۆکی پێشوو پوختەیەکی سەرەتایی دەمەقاڵێکەیان دیاریکرد. هەردوو کاندیدەکە هەڵمەتەکانی هەڵبژاردنیان دەست پێ کردووە لە ویلایەتە سەرەکیەکانیش پەیامەکانیان ئاراستەی دەنگدەران دەکەن بەر لە یەکەم دیبەیتی ڕاستەو خۆیان لە 29 مانگی نۆدا. پێم وایە چاوەڕوان دەکرێت دیبەیتێکی دڕ لە نێوان هەردوو کاندیدی سەرۆکایەتیدا ببینین. جێنیفەر مەرچیە پرۆفیسۆری پەیوەندیەکانە لە زانکۆی تەکساس ئەم دەڵێت کە هەردوو بایدن و ترامپ شەروانن. شەرمیش ناکات ئەو کارە بکات گاڵتە بە خەڵک بکات و لە کاتی دیبەیتەکەدا چاوترسیان بکات. لە ساڵی 2016 وای کرد. بەڵام سەبارەت بە جۆ بایدن ئەوەی لێمان بینیوە هەروەک دەزانین ئەو جۆرێک لە مێژوویەکی درێژتری هەیە لە سیاسەت لە میانەی دیبەیتەکاندا. ئەوەی کە لێمان بینیوە ئەوەیە کە زۆر بەپەرۆشەوە لەسەر ڕاوبۆچوونی خۆی سوور دەبێت. ئێمە لە ساڵی 2012 بینیمان کە دیبەیتی جێگری سەرۆک بە هەمان شێوە بوو. پێشم وایە کە ترامپ لە شێوازدا جۆرێک لە گاڵتەیەکی کەمی بە بەربەرەکانی کرد. دیبەیتەکانی سەرۆکایەتی تا ڕادەیەکی زۆر شێوازی وەڵامدانەوەی کاندیدەکان بۆ پرسیارەکانی کۆرگێڕەکە پاراستووە. لە ڕاستیدا ئەوە زانیاری بەخشە بۆ بینینی هەردوو کاندیدەکە بە پێچەوانەی یەکترەوە بن گوێ لە چۆنیەتی قسەکردنیان بگریت. ئەو شێوازەی لە ئاخافتنیان بەکاری ئەهێنن هەروەها گوێ بیستی ڕێبازەکانیان بیت ڕێگە دەدات ڕاستەوخۆ یەکتری تۆمەتبار بکەن لەسەر شێوازی ئەنجامدانی کارەکان. هەروەها ڕێگەشیان پێدەدات تۆڵەیان لێ بکەنەوە تا بەرگری لە خۆیان بکەن. جان کاچ بەڕێوەبەری دیبەیت لە زانکۆی فاندلبەرد دەڵێت پێویستە گۆڕانێک هەبێت زیاتر لەوەی کورتە قسەی کۆنگرەی ڕۆژنەمەوانی پێدەگوترێت. دیبەیتەکە بۆ دەست پێ دەکات کەمە پرسە یان ڕۆژەکەیە سی خولەکت هەیە یا ئیدیەر کاتێکتری دیاریکراو تا لەگە ڕاوێژکارەکان کۆ ببیتەوە دواتر دەمانوێت باڵوێستێکت بیتەوە پێی خۆت ڕوون بکەیتەوە دواتر گفتوگۆمان لەسەر ئەوە دەبێت کە چۆن گەشتێتە ئەو بڕیارە دواتر خۆ دەزانیت پەسەندکردنی ئەو بڕیارانە. ئیدی ئاخۆ بینەری دیبەیتی ئەمساڵ لە سەروی 84 میلیۆن ئەمریکیۆ بێت کە تەماشای یەکەم دیبەیتیان کرد لە ساڵی 2016دا ئەوە مایەی پرسیارە و تا چەند بەندەریش بەلای خۆیاندا ڕابکێشن. زۆر لە توێژینەوەکانی دیبەیتەکانی سەرۆکایەتی ئەویان نیشان داوە کە جۆرێک ڕێگا بە خەڵک دەدات ئەو کاندیدانە دیاری بکەن کە پێشتر تا ڕادەیەک نیان ناسیوە و ڕێگاش دەدات ببینن کێ هاوبەشی هەڵوێستیانە. بەڵگەی زۆر نین گۆڕانکاری بێنێتە گۆڕێ کەوا دیبەیتەکانی سەرۆکایەتی هزر بگۆڕێت. من بەڕاستی پێم وایە ئەم دیبەیتانە هیچ جۆرە کاریگەریەکی نییە وەک ئەوەی پێویست بکات بەڵکو خودی بینەر بەرپرسیارەتی هەیە بە عەقڵیەتێکی کراوەوە گوێی لێ بگرێت. بە پێی تۆژینەوەیەکی دەستگای پێ و لە سەدادەی دەنگدەرانی ساڵی 2016 گوتیانە کە لە کاتی یان ڕێک لە دوای دیبەیتەکانەوە بڕیاریان داوە دەنبەکێ بدەن.